بەڵام حەز دەکەم لە ڕوونکردنەوەیەک لەسەر وشەی غەیب بدەم. وشەی غەیب بە کوردی خۆمان یعنی پەنهان، ئەو شتانەی پەنهانن لە تۆ. جا شتەی وا هەیە پەنهانە لە تۆ، بەڵام پەنهان نییە لە کەسێکی تر. یەکێک لەسەر زەوی دەیزانێ سویچی سیارەکەت لە شوێنێکە بزر دەکەی، تۆ نازانی لەکوێیە، بەڵام ئەو کەسەی دۆزیوێتیەوە دەزانێت لە چه شوێنەکەڵی گرتوتەوە، کەواتە بۆ تۆ غەیبە سویچەی سیارەکەت بزر بووە، کلیلەکانی بزر بووە، بەڵام ئەو کەسەی دۆزیوێتیەوە دەیزانێت یەکە زانی. علمێکی غەیبمان هەیە بەهۆی غەیبە نادیارە، بەڵام خوای گەورە دەفەرمێ مانیع نییە ئەگەر بیزانی. وەی موسڵمانان لە عەقیدەدا نەکەونە هەڵەوە. بۆ نمونە کەژناسی، خوای گەورە علمی غەیبی بەوە هەیە کەی باران دەبارێ کەی نابارێ، بەڵام نەیکردووە بە کوفر. کلیلێکی داوەتە تۆ ئەوەی کە زانستی کەژناسی دەزانێت ئەڵێ پێشبینی دەکرێت. جەنابتان گوێ بگرن لە هەموو ئیزاعاتی عالەمە، ئەڵێ پێشبینیەکانی کەش و هەوا بەپێی ئەو زانیاری مرۆڤ بەدەستی هێناوە ئاڕاستەی با بوونی شێ، بوونی هەور لە فڵان شوێندا، ئیتیجاهی با لە دەریای ناوەڕاستەوە بەرەو ڕۆژهەڵات، ئەوانە بەو شێوەیە پێشبینی دەکرێت بەم تەریقە زانستیە باران لە فڵان کاتە ببارێ. ئەمە عیلمێکە خوای پەروەردگار کلیلەکەی داوەتە دەست مرۆڤ بە زانست بیدۆزەوە، خوا پێی ناخۆش نییە. مناڵ لە ناو سکی دایکیە تا تقریباً 50 ساڵێکیش لەمەوبەر، ئەگە بڵێم 40 ساڵیش لەمەوبەر، خەڵک هەتا مناڵ لە دایک نەبوویانیان دەزانی کوڕیان کچە. ئەوە علمێکی غەیبیە، ئەوە هەر زانستی خوایە، بەڵام خوا کلیلی زانیاریەکەشی داوەتە تۆ. دوای ئەوەی کە ئەندامی جەستەی دروست بوو مانیع نییە سۆنەر بگری بڵێ ئەوە بێشەرعیە، ئەوە هەر عایدی خوایە. خوای گەورە ئەو کلیلی عیلمەی داوەتە مرۆڤ دەتوانی سەیری منداڵەکەی و هەموو جوڵە و ئاڕاستەکانیشی بینی. بوونی ئاو لە ژێر زەویدا، خوای گەورە عیلمێکی داوەتە مرۆڤ بە جیهازی تایبەت و لێکۆڵینەوەی زەویناسی، ئەڵێ ئەم زەویە لە ئەوەندە مەترەدا ئاوی تێدایە و ڕێژەی ئاوەکەی ئەوەندە دەبێ و لەوەندەدا وشک دەکا. ئەوە هەموو زانستێکە لەبەر چاوی تۆ نادیارە غەیبە، بەڵام خوای پەروەردگار کلیلەکەی داوەتە دەست مرۆڤ بە دوویدا بگەڕێ، مانیع نییە با لەونی هێنێ ئاشکرایە دەست بکەوێ. ئەمە پێچەوانەی عەقیدەی موسڵمان نییە. ئەی ئەو غەیبە چییە کە بەس ئەڵڵا خۆی دەیزانێ. وەکو لە صحیحی مسلمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک وا بزانێ محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەزانێ بەیانی چی دەبێ، ئەوە کوفری کردووە بە خوای پەروەردگار. تەنانەت من کە پێغەمبەری خوام غەیری ئەوە نەبێ کە خوای گەورە پێی گەیاندوم، هیچ شتێکی غەیبم لا نییە. ئەوەی کە غەیبە و بەس ئەڵڵا دەیزانێ داهاتووی مرۆڤە. داهاتووی مرۆڤێک کە دەبینی زۆر بێدینە، ئەو هەر خوا دەزانێت چی ئەڵێ لە سەرەمەرگە تەوبەیەکی نەسوح ناکا و ناگەڕێتەوە بۆ لای خوا. یەکێک دەبینی زۆر ساڵح و خواناس و ئەهلی دینە، لەسەر دین دەنووسێ، باش دەنووسێ، هەر خوا دەزانێت دوا ڕۆژی چێ ناڵک کافر نابێ. خەڵکی وامان هەبووە سەرەتا زۆر دڵسۆزی ئیسلام بووە، ئێستا دژایەتی خوا و دینی خوا دەکا. بۆیە تۆ حەقی ئەوەت نەبێت دوا ڕۆژی خەڵک زۆر خۆتی پێوە ماندوو مەکە، خەمی دوا ڕۆژی خۆتت بێ. ئەو کلیلی دوا ڕۆژی ئینسان بەس بەدەست ئەڵڵایە. دەوڵەمەندی و هەژاری هیوا هەیە کە باوکی دەمرێ کۆڵە قەرزارن، منداڵی بێنازی هەتیون، بە تێڕوانینی من و تۆ بێ بەس دەڵێ ئەگە هەر بەنانەسکی بژین تا مردن زۆر باشە. سبحان الله دەبنە بازرگانی زۆر زۆر گەورە، ئەوە بەس خوا دەیزانێ. هیوا شێ دەڵێ ئەم دەوڵەمەندیە و ئەم بنەماڵەیە حەو پشتی تری بیخوا لێی نابڕێ. سبحان الله هێشتا کابرا خۆی نەمردووە محتاجە و سوال دەکا، خەڵک پارەی بۆ کۆ دەکاتەوە. ئەو غەیبە هیچ مرۆڤێک نایزانێ، هیچ مرۆڤێک لا يعلمها إلا هو. بۆیە ئەوەندە لە ترس و دڵڕاوچێدا مەژی و ئەوەندەش حساب و حاڵی خەڵک مەکە. بیسپێرە بەخوا و دوعای خێر بکە و داوای هیدایەت بکە، داوای ڕزق و ڕۆزی بکە، داوای سەلامەتی و بێوەیی بکە.